برانی بەڕێز لە خزمەتی جەنابتانە چینە خزمەتی بابەتێک کە ئەمڕۆ لە عالەمی ئیسلامی ئەو هەموو میحنەت و ناڕەحەتی و ئەو هەموو موسیبەتەی بەسەر عالەمی ئیسلامی هاتووە لە هەموو جێگا و شوێنێکی عالەمی ئیسلامی ئەگەر خاریتەی عالەمی ئیسلامی بێنن لە هەر جێگا و شوێنێک دەستدانەی هەست بە میحنەیەکی گەورە ئەکەی هەست بە زوڵمێکی گەورە ئەکرێت یعنی و هەست بە موامەراتی گەورە ئەکرێت لەسەر ملەتانی موسڵمان و لەسەر ئیسلام و ئەهلی ئیسلام. ئەمە ئەگەر ئینسان وریان نەبێت و خواناس نەبێت و لە خزمەتی قورئان پەروەردە نەبوو بێ تووشی جۆرێک لە یەئس ئەبێ کاتێک کە ئەبینێ لە هەموو عالەمی ئیسلامیە ئەهلی ئیسلام لە هەموو وڵاتە ئیسلامیەکانیش وەکو پێویست یان با بڵێن زۆربەی یانی وڵاتە ئیسلامیەکانیش ئەهلی ئیسلام وەکو پێویست ئیسلامی ڕەسەن ڕێزی لێ ناگیرێ. بەڵام کۆمەڵە حەقیقەتێک هەیە لەو ئاەتانەی کە خوێنمانەوە و تێگەشتن لە خوای پەروەردگار و لە دینی خوای پەروەردگار و لە ئەو یاسا و قانون و سونەنانی خوای پەروەردگار لە ژیان دایناوە وا لە ئینسانەکانەکەن قەت بێئومێد نەبن. بێئومێدی یەئس و قونووت لە دابەزینی سەرکەوتن لە تەمکین و لەوەی کە جارێکی تر ئەهلی ئیسلام بەو قیادە مبارەکەیە قیادەی بەشەریەت بکەن بێئومێد بوون لەمە لە ڕووی شەرعیوە تاوانێکی زۆر گەورەیە. بۆیە خوای پەروەردگار برایانی بەڕێز یەئس مەیئوس بوون بێئومێد بوون قونووت و چاوەڕوان نەکردنی ڕەحمی خوای پەروەردگار لە قورئانە ڕەبتی کردووە بە دووشتەوە، یەکێکیان ضەلال و گومڕایی، دووهەمیان کوفر. خوای پەروەردگار ئەفەرمێ لەسەر زمانی پێغەمبەر ئیبراهیم قال ومن يقنط من رحمة ربه إلا الضالون، کەس مەیئوس نابێت لە ڕەحمی خوای پەروەردگار ئیلا خەڵکی کافر نەبێت. لەبەرچی لەبەرەوەی مەیئوس بوون لە ڕەحمی خوای پەروەردگار گومانێکە بەوەی کە گومانێکە لە قودرەتی خوای پەروەردگار. ئەو میحنەتانەیە بە سەر ئومەتی ئیسلامیە لە مەداری هەموو تاریخە هاتووە و بەسەر پێغەمبەران ئەو میحنە و ناڕەحەتی بەسەر ئومەتی ئیسلامی و پێغەمبەران هاتووە هەمووی لە عاقبە و لە نەتیجە بەسەرکەوتنی ئەهلی ئیسلام و بەگەڕانەوەی دینی خوای پەروەردگار هاتووە. ضرورە ئێمە بۆیە ئەم قسانە ئەکەم چونکە لەوە چێت جارجار هەندێک خەڵک بەهۆی ئەم هەموو مەسایبە و کە ڕووی کردوتە ئەهلی ئیسلام هەست بە نائومێدیەک بکات. هەموو شتێک تاقی کراوەتەوە غەیرە ئیسلامە سوودەیی بۆ بەشەریەت ناهێنێ. خەڵکانێکی زۆر ویستانە وتێتی قەومیەتی خۆم ئەگەر حکومم بکە حتمەن ئاسوودە مەکە. هەموو ئەو قەومیانەش قیادەی قەومیات و نەتەوە و ملەتەکانی خۆیان قیادەیانیان کردووە، بەڵام لەژێر حکمی بەشەرەکانە کە ملەت و زبان و قەومی خۆشیان هەمویان ئەناڵێنن بە گەندەڵی و دزی و جەردەیی و فەساد و تا کۆتایی. جا ئێمە نابێت قەت بێئومێد بین بە دڵێکی پڕ لە ئومێدەوە کە ئێمە ساحیبی ئێمە خوای پەروەردگارە بە کون فەیەکونێک کە توانێ هەموو شتێک بگۆڕێ. ئێمەی موسڵمان لە دوای هەموو سەرکەوتنێکیش ئەبێ ئیحسان و چاکەمان هەبێ، نابێ بە ڕوحی ئینتیقام و تۆڵە سەندنەوە کاتێک کە دەسەڵاتمان هەبێ. موسڵمانان لە کاتی ئەوەی کە لاواز بوون زۆر عەزیز و دامەزراو بوون، لە کاتی سەرکەوتنیشانە زۆر بە ڕەحم و نەرمونیان و دڵفراوان بوون، چونکە هەمیشە بە ئیسلامیان پێشەوایەتیان کردووە. ولا يصلح للصدر إلا واسع الصدر، کەسیش ناشێ بۆ سەدارەت و پێشەوایەتی کردن ئیلا ئەو کەسانە نەبێت کە سنگیان فراوانە. ئێمەی ئەهلی ئیسلام بە چاوی ئینتیقامەوە تەماشای کەس ناکەین. لەو کاتێک کە دەسەڵات تەی لەو کاتە تەمامی ڕەحم و سۆز و بەزەیی و دڵسۆزی تێ بۆ خەڵک.
بۆیە من قەناعەتم وایە ئێمە ضرورە لەگەڵ هەموو بەشەریەتێکە نحن نريد الخير للبشرية مهما آذونا ئێمە خێر و خێرمانەوێ بۆ بەشەریەت ئێمە نابێ شیفای دڵی خۆمان بدەین قسەیەکی زبرمان پێ ئەکرێ قسەیەکی زبرتر دێن لە دڵی براکانمانە نا ئێمە لەبەرەوە قەناعەتمان وایە و منهەجەی لەسەری داواکاری منهەجێکی لە خوای پەروەردگار منهەجێکی ڕەسەن و سەواب بێ کە منهەجەکەت بە منهەجێکی ڕەسەن و سەواب بزانی ئەبێ خۆت بەوە بزانی کە تۆ بێت دڵسۆزی هەموو ئەهلی ئیسلام بی و لە غەیری ئەهلی ئیسلامیش ئێمە خێرمانەوێ بۆ هەموو بەشەریەت ئەگەر خوای پەروەردگار بە پێغەمبەر موسا و هارون بڵێ بە فیرعون لەگەڵ فیرعونە فەقولا له قولا لینا جا ئەوانەی کە بەرامبەری ئێمەن ئێستا کوفریان نەگەس و ئاستی یعنی ئەوەی فیرعونیش خراپ نین حتا لە غەیرە ئەوانەی کە بابن غەیرە ئەهلی ئیسلامیش بن بۆیە ئێمە لە خۆناغی مانگەواز و داوە و گەڕانەوەی خەڵک بۆ ئیسلام ئەبێ بەو ڕوحە گەورە فراوانە پڕ لە سۆز و ڕەحم و عەطف و حەنانە لەگەڵ بەشەریەتە تەعامل جا ئەم ئاەتانە ڕوونە لەسەرەوەی کە ئێمە ئەبێت چەند بە ئومێد بین یعنی تەسەور کە پێغەمبەرێکت لەگەڵایە پێغەمبەرەکەت شەهید دەبێ و جەمعێکی زۆر لە ئەتباعی و نزیکی ئەو پێغەمبەرانە شەهید دەبێ خوای پەروەردگار فەرمێت لە دوای ئەوەش لە تووشی زەعف بوون نە تووشی لاوازی بوون نە تووشی داڕوخان بوون نە تووشی ئیستیکانە بوون نە ملکەتی دوژمنانیان بوون نا لەسەر منهەجەکە بەردەوام بوون خوای پەروەردگار فەرمێت یا ئەیها الذین آمنوا ادخلوا في السلم كافة أي إيمان داران بتمام تسليم إسلام بن همو بشكاني إسلام ولا تتبعوا خطوات الشيطان مفسرين بما نلين أفرمي يا أيها الذين آمنوا ادخلوا في السلم كافة ولا تتبعوا خطوات الشيطان تسليمي همو إسلام بن وشويني هنگا وكاني شيطان مكون الله هر بشيكي جيان تتو تسليم إسلام نابي وكو إسلام ناكي شويني خطوات هنگا وكاني شيطان كوتوي بوي زانایەکە فەرمێت لا يصلح لحمل هذه الأمانة الكبرى شایستە نییە بۆ هەڵگرتنی ئەم ئەمانەتە گەورەی ئیسلام من بقي في نفسه لنفسه إرب یەکێک لە نێو نەفسی خۆیان بۆ نەفسی خۆی شتێک مابێ ئێمە بێ ناخمان بە تەواوەتی تەسلیم ئیسلام کەین ڕوح و گیان و ژیانمان ئەو کاتە خوای پەروەردگار ئەم خەڵکانەی کە بۆ نەفسی خۆیان شت نەماوەتەوە چونکە هەر کەسێ ئیسلامەتی بکاتە وەسیلەیەک بۆ تەطبیقکردنی ئەهوا و نەفسی خۆی حەزی خۆی جەمع بێ یان تاک بێ خوای پەروەردگار قبولی لێ ئەسێنێ لە دڵی خەڵک هەر داعیەک هەر مەلایەک هەر عالمێک هەر کەسێک هەر جەمعێک ئیسلامەتەکە ئیستیغلال کە بۆ دنیای خۆی خوای پەروەردگار لە دڵی خەڵکە ئەیشکێنێ قبولی پێ لێ وەرەگرێتەوە ئەگەر پێشتریش قبولی بوو بێ ئەگەر ڕاستی کردی بێ بەڵام کە گۆڕا خوای پەروەردگار دڵی خەڵکی بەرامبەرە گۆڕێ چونکە خوای پەروەردگار خەڵکانێکەوێ لە نەفسی خۆیان بۆ لە نەفسی خۆیدا بۆ خۆی شتێک نەمابێ هەمووی تەسلیم ئیسلام کرد بێ یا ئەیها الذین آمنوا ادخلوا في السلم كافة ولا تتبعوا خطوات الشيطان لا يصلح لحمل هذه الأمانة الكبرى من بقي في نفسه لنفسه إرب أو بقي في نفسه شيء لم يدخل في الإسلام كافة يعني لنا أخي خويا ئەم هاتووە بانگەشەی گەڕانەوەی ئیسلامەکە خزمەتی ئیسلامەکە بەڵام بەشی حەزی نەفسی خۆی زۆر تایە ئەم بەشە حەزەی نەفسی خۆی خوای پەروەردگار ئەم ئەمانەتی خۆی تەسلیمی ئەوانە ناکە جا بۆیە ئێمە ئەبێ خۆمان پاکەێنێتەوە خوای پەروەردگار بە شایستەمان بزانێ بە ڕەحم و لوتف و بەزەی خۆی کە بتوانێت ئەم فەزڵە گەورەمان پێ ببەخشێ پێویستە مناڵەکانمان لە ماڵەوە تێگەیەنین چیمان کردو بۆ ئیسلام ئەو ئیسحاق حوەینیە فەرمێ هەرچی پلەپایە و مەناسبەکانم لە پێشچاو خۆی هێناوەتە پێشچاو خۆ بیرم لە هەرچی پلەپایە و مەناسب کردێتەوە هیچ مەنسەبێک هیچ پلەپایەک هیچ شەهادەیەک هیچ پلەیەک گەورەتر نییە هیچ مەنسەبێک گەورەتر نییە لەوەی کە بمری و تۆ خزمەتکاری دینی خوای پەروەردگار ئەمە لە هەموو شتێک گەورەترە جا بۆیە ضروری ئێمە مناڵەکانمان ماڵ و مناڵمان خۆمان بیرکەینەوە بدان چیمان پێیە بۆ خزمەتی ئیسلام ومن أحسن قولا ممن دعا إلى الله کێ هەیە لەوە گەورەتر بێت کە بانکەر ببێتە داعیەک بۆ خوای پەروەردگار خەڵک بگەڕێنەوە لای خوای پەروەردگار والله برایان گەورەترین خزمەتی بەشەریەت ئەوەیە ئەم بەشەریەتە جارێکی تر بگەڕێنەوە بۆ لای ئیسلام چونکە ئەم بەشەریەتە لە تاریکایی و حەیرەت و لە گەورەترین وڵاتی پڕ لە تەکنەلۆجیایە بڕۆن متابعی بکەن زۆرترین عەدەدی ئینتیحار و خۆکوشتن هەیە جا من لە کۆتاییەوە ئەڵێم کەس بێ ئومێد نەبێ مطمئن من والله
وعدەکانی خوای پەروەردگار تێتە دی ولا يزال طائفة من أمتي ظاهرين على الحق ببرداوامي خوای پەروەردگار طائفەیەکی هێشتووەتەوە لەم سەر ئەرزە لەسەر حەقن لا يضرهم من خذلهم کەس زەرەریان ئەوانەی کە پاڵپشتیان ناکەن یان لە کاتی پێویستە پشتیان بەرەدەن ئەوانە کەس زەرەریان لێ نادا ئەو طائفەیە کە خوای پەروەردگار هەڵی بژاردووە کەس زەرەری لێ نادا کەس زەرەری لێ نادا و خوای پەروەردگار ئەم سەر ئەرزە دینی خوای پەروەردگاری تیانەمێنێ هەموو سەر ئەرز خوای پەروەردگار تێکێدا خوای پەروەردگار مەخلوقاتی غەیرە موسڵمانانی ناوێ دینێک کە سەر ئەرزێک چۆڵ بێ لە خواپەرستی چۆڵ نابێ لە خواپەرستی و خوای پەروەردگار ئەم وعدانەی خۆی هێنێتە دی و خەڵکانێک دروستەکا کە ئەم بەشەریەتەی بەگشتی ڕزگار کە لەم هەموو تاریکایی و ناڕەحەت جاداواکارم لە خوای پەروەردگار پڕدڵمان بکات لە ئومێد پڕدڵمان بکات لە ئیوا لە گەشببینی بێگومان بن ئینشاءڵڵا ئەم بەشەریەتە جارێکی تر ڕزگاری ئەبێ لەم هەموو ئەفکارە لەم هەموو فیکر و ئەفکارە درۆزنانەی کە ئێستا دنیای پڕ کردووە بە ناوی مافی مرۆڤ و بە ناوی چی و چی ئەمانەوە کە ئەبینن ڕۆژان هەموو مجتەمەعات تێگەشتۆ لە درۆ دەلەسی ئەو هەموو خەڵکە بۆیە هەموو مجتەمەعاتی عالەمی ئیسلامی بە پەرۆشەوە چاوەڕوانی ئیسلامەکە مطمئن من ئینشاءڵڵا خوای پەروەردگار بەشەریەت ئاسوودە ئەکا جارێکی تر بە قیادەیەکی ڕاشدی شریعەتی خوای پەروەردگار خوای پەروەردگار بەڕەحم و لوتف و کەڕەم بەزەی خۆی هەموومان هدایەت دەکات لەم دنیای دەرچین خۆیمان لێ ڕازی بێ ئەم ملەتەی ئێمە باقی ملەتانی ئیسلامیش دوور خاتووە لە هەموو موسیبەت و ناڕەحەتی و هەموو خۆشحاڵی و سەربەرزێکی پێبەخشێت